سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورتسات و ماڵەکەی هەمووان ڕاستە و خۆ لە پەخشە ڕاستەوخۆکانمانە. ئەم دوو ڕۆژە لە خزمەتتان ئابین بۆ گواستنەوەی ڕووداوە زانستیەکانی چوارەمین کۆنفرانسی پزیشکی لە شاری سلێمانی کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و زیاتر لە 100 وانەبێش لە ناوە و دەرەوەی کوردستان وانەئاڵێنەوە. دوێنێ سێ وەرکشۆپ هەر پەیوەندیدار بەم کۆنفرانسەوە بەڕێوەچووە و ئەمڕۆ دوو پانێڵ هەبوو و سبەینش دوانی ترێبێت. هەرێکێک لەمانە لە پێش نیوەڕۆ و لە پاش نیوەڕۆیە بەڕێوەچێت. گرنگی ئەم کۆنفرانسانە لەوەدایە کە پزیشکانی ئێمە لەگەڵ پزیشکانی دەوروبەر و پزیشکانی دوور لە وڵات ئاڵوگۆڕی توێژینەوە و بابەتە زانستیەکانەکەن بۆ ئەوەی کە بتوانن لە پاشخانی زانستی یەکتری سوودمەند بن و ئاڵوگۆڕی زانیاری بکەن لەگەڵ یەکتریدا. یەکێک لەو میوانانەی کە زیادە ئەزیزە و فەزڵێکی زۆری هەیە بەسەر ئێمەوە پرۆفیسۆر دکتۆر حوسێن قەناعەتیە کە سەرۆکی زانکۆی زانستە پزیشکەکانی تارانە و پێشتریش لە کاتی نەخۆشکەوتنی یەکێک لە سەرکردە مەزنەکانی ئەم وڵاتە ڕۆحی شات جەنابی مام جەلال سەرۆکی تیڤی چارەسەرکار بووە. لەبری ئێوە ڕێگەم بدەن کە بە خێرهاتنی بکەم جارێکی تر بۆ سلێمانی و بۆ ئامادەبوونی لەم کۆنفرانسە. بە سوپاسێکی زۆرەوە خات و سارا یاسین کاری تەرجەمەم بۆ دەکات لەبەرەوە زۆر لەسەر خۆخسان دەکەم بۆی کە بتوانێت هەموو ئەو پەیامانەی کە هەمە بە ئاسانی بە جەنابی پرۆفیسۆر دکتۆر حسین قەناعەتی بگات. بە شەهرێ سولێمانیە خەیلی خۆش ئامەدیت. خوشباسی هەموو لایەکتانەکەم زۆر خۆشحاڵم کە لە سلێمانیم و لە کوردستانم لە کوردستانی عێراقم. ئێمە ئەزانین ئێمە هەمومان ئارین و کلتورمان زۆر لە یەکەوە نزیکە و خەڵکەکانمان وەکو یەکترین و زۆر خۆش و دڵخۆشم دوێنێ چووم بۆ مارکێت و وام ئەزانی کە لە تارانم لە شارەکانی ترم و لە وڵاتەکەی خۆمم لەبەر کلتورەکە بەڕاستی وەکو یەکە. ئەمە بۆ من زۆر سەرکەوتنێکی گەورەیە و شانازی پێوە ئەەکەم کە سەرۆک مام جەلالی بەڕێز و من زۆر زوو هاتم لەگەڵ تیمەکەدا بۆ بەغداد و دوای ئەوە چەندین جار هاتین بۆ ئێرە بۆ ئەوەی کە پاڵپشتی بەڕێز مام جەلال بکەین و من هەڵس و کەوتی ئەو و تێگەشتنی ئەو زۆر پێی سەرسام بووم و بەڕاستی ئەو وەکو نیعمەتێک وابوو بۆ خەڵکی کوردستان بەداخەوە کە ئەو کۆچی دوایی کرد. بەڵام من ئەوم بیرە و هیوادارم کە خوای گەورە لە بەڕێزیان خۆش بێت. لەم کۆنفرانسەدا کە بۆی هاتم ئەمڕۆ پڕ بوون لە زانیاری زۆر و من تێگەشتێکی زۆرم بۆ ئەو زانیارانە هەبوو بۆ کوردستان و عێراق. ئێمە زۆر پێمان خۆشە بێت کە ئەم زانیارانە لەگەڵ یەکتریدا باس بکەین و ئاڵوگۆڕی پێ بکەین و ئەو تێگەشتنی زانیاریانە و پێشتریش باسم کرد بۆ بەڕێستان ئەوەی کە ئێمە لە زانکۆی تاران هەمەم ئێمە ئەو تێگەشتن و تاوکردنی نێتوەرکەمان ئەبێت لە زانیاریدا. من هەموو ئەو کەسانی کە توێژنەوە ئەوە ئەکەن بانگێشتیان دەکەم بۆ تاران کە ئەوان بێن ئەو هاوکاریانی کە ئێمە هەمانە لەوێ بەکاری بێنن بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لە ئێوە فێر ببین. و من باوەڕم وە لە داهاتوودا زۆر بارودۆخی باشترمان دەبێت وەک لە ئێستا بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕیمان هەبێت. کێشەی تەندروستی و تەندروستی پێویستە
چارەسەرکردنێک تەنان لایەن پزیشکەکانەوە بەڵکو لە ڕێگەی هەموو لایەنێک و لە هەموو زۆربەی کێشەکان بەهۆی ئەو لێکتێگەشتنەوە بێ کە لەلایەن حکوومەت و لایەنەکانی ترەوە و حکوومەتە جیاوازەکان و خەڵکی گشتیش و لایەنە گشتیەکان ئەگەر ئێمە بمانەوێت کێشەی تێکچوونی ئاوهەوا باس بکەین ئەبێ هەموو بەیەکەوە کار بکەین ئەبێ هەمومان بتوانین بەیەکەوە کار بکەین ئەبێ وا بکەین کە کەمتر سیارە بەکاربێن و زیاتر پاسکیل بەکاربێن ئەمە پرۆگرامێکە بێ کە پێویستە بە هەمانگی کاری لەسەر بکرێت و بۆ هەموو کێشەیەکی تر کە لە ناو کۆمەڵگادا هەیە و بۆ کێشەی بەرزی پەستانی خوێنش بۆی چارەسەری کێشەکان بکەین. هەڵبەت بە سوپاسێکی زۆرەوە کە ئێمە فەزلی ئێوەمان بیر ناچێتەوە ئەوەی کە کردوتانە بۆ جەنابی مام جەلال ڕۆحی شاد و ئێستای لە هەموو کاتێک خۆشتر بێت هەموو سەرکردێکی مەزنیە وڵاتە وەک مرۆڤێک بەرچاوە و دیدەی دەگرین و سوپاسدانەکەین. We appreciate what you did. لە بابەتی تەشریفێنانی ئێوە بۆ ئەم کۆنفرانسە کە کۆنفرانسێکی زانستیە کە ئێمەش حەز ئەەکەین پزیشکانی خۆمان لەو ئاستە باڵای زانستیا بن کە پزیشکانی هەموو دنیا هەن کە دڵنیاین من وەک پزیشکێک دڵنیام لەوەی کە ئاستی پزیشکەکانمان لەکوایە بەڵام بۆ ئێمە زۆر گرنگە کە بەڕێستان وەک سەرۆکی گەورەترین زانکەوی زانستە پزیشکەکانی ئێران کە تەشریفتان هێناوە و من بینیم ئەمڕۆ کە ئێوە سەرۆکی یەکێک لە پەنێڵەکانیش بوون کە بەڕێوە ئەچوو حەز ئەەکەم لە زمانی خۆتانەوە باسی کۆنفرانسەکە بکەین و باسی ئاستی زانستی ئەو بەڕێزانە بکەین کە لە کۆنفرانسەکەیە توێژینەوەی زانستیان پێشکەش کردووە بەراورد بەو کۆنفرانسانی کە لە ئێرانە ئەکرێ هەر بۆ نمونە لە بواری پزیشکی دەمودانە کە بوارەکەی خۆمە ئێستا لە ئێران 58مین و 59مین کۆنگرە بەڕێوە ئەچێت دڵنیام لە بواری پزیشکیە کۆنفرانسی زۆر زیاترتان هەیە بەڵام ئێمە ئەوە تازە لە چوارەمین کۆنفرانسین واتە ئێمە نزیکەی 50 ساڵێک لە دوای ئێرانەوەین لە ئاستی توێژینەوەی زانستی و کۆنفرانسی زانستیە بەڵام هێشتا بەراورد بۆی کە ئێوە بەلایکەمەوە 50 ساڵ لە کۆنفرانسە زانستیەکانە لە پێش ئێمەوەن حەزەکەم بزانم ئێوە لە ڕووی زانستیەوە ئاستی زانستی ئەم کۆنفرانسە چۆن هەڵەسەنگێنن. ئەو کۆنفرانسەی ئێرە لە سلێمانی لە بەیانیەکەیدا من زۆر بابەتی گرنگ و زۆر شتی زۆر پراکتیکاڵیم بینی و باسی ئەو کێشانیانە کرد کە زۆر دیارن بۆ نێکێک لەو کێشانی وەکو ڕەبوو وەکو لایەنی بەدخۆراکی و کەم خۆراکی و ئەو کێشانەی کە زۆر باون بۆ نمونە ئەو کێشانی کە لە پەروەردەدا هەیە و هەروەها بینیم خوێندکارەکان زۆر بە شێوەیەکی جیهانی گشتگیری کۆمەڵێک ئیشی زۆر باشیان کردووە و باوەڕم وایە کە ئێوە لە شوێنە ڕاستەکەدان و کۆنفرانسەکەش لە بارێکی ڕاست بووە و ئەمە شکرێکی ئاڵۆز نییە کە بگەینە وڵاتە زۆر پێشکەوتووەکان ئەو شتی کە پێویستە ئێمە لێی فێر بن ئەبێ ئێمە باوەڕمان بە خۆمان هەبێت ئەبێ لەوە تێبگەین کە کوردەکان و ئێرانیەکان و کەسانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زیرەک و بەتوانن و ئەتوانن بە خێرایی فێر ببن ئێمە تەنها پێویستمان بەوە ئەبێت کە ڕێگەی ئەوە بین کە ئەو ئامادەکاری بکەین بۆ کۆمەڵگەکەمان و خەڵکەکەمان و خەڵکەکەش پێویستە و ڕێگە بن بۆ ئەوەی کە بگەنە ئەو ئاستەی کە وەکو وڵاتەکانی تر کە زۆر پێشکەوتون ئەمە ئەوان زۆر لە ئێمە دوور نین لە ڕاستیدا و ئێمە ئەتوانین بەوان بگەین. هەڵبەتە ئەوەش پێویستی بەکاری هاوبەشێ و وەک لە پێشەکێکەش ئاماژێت پێدا بە سوپاسەوەکەوە ئامادەن کە هاوکاری بکەن لەگەڵ ئێمەدا بۆ بەرەو باڵاچوونی بەرەو باشتربوونی ئاستی زانست لە وڵاتەکەمانە. دیێمە سەر بابەتی پسپۆڕەکەی ئێوە کە ئێوە لە بابەتی ڕادیۆلۆجی لە بابەتی
تیشکە کارەکەن و لە بابەتێکا کارەکەن کە پەیوەندی بۆ یەکە پێڵەن ئینتەرڤێنشنەڵ ڕادیۆلۆجی کە پەیوەندی بە بەکارهێنانی تیشکەوە هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان بە تایبەتی لە نەخۆشیەکانی جەڵتەی مێشک و جۆرەکانی تراکە کارتان کردووەوە کارەکەن. دڵنیام لەوەی کە ئەگەر ئاستی پزیشکی و ئەو ئامێرانەی کە هەیە لە وڵاتەکەی ئێمەیە وەکو ئێران بواە ئەو کاتە ئێوان نەئەخستە عزێتەوە کە تەشریف وێنن بۆ ئێرە بۆ چارەسەرکردنی جەنابی مام جەلال. بەڵام لە ڕووی مرۆڤایەتی ئەمە پێویستمان بەوەیە کە ئەم وڵاتەش بەرەو ئەوە بەرین کە بتوانین ئەعتماد بکەینە سەر خۆمان پشت بە خۆمان بەستین و ئامێرەکان لێرە وجودی هەبێت. بەراورد بە پێش چەند ساڵێک کە تەشریفتان هێنا بۆ ئێرە ئێوە هەستەکەن ئێستا لە پسپۆرەکەی خۆتانە لە بواری ئینتەرڤێنشنەڵ ڕادیۆلۆژی ئاستی زانستیمان گۆڕاوە؟ بەڵێ بێگومان من ئەخیر جار دەربارەی 7 ساڵ پێش ئێستا لێرە هاتم 2 ساڵ پێشەوەی بەڕێز مام جەلال کۆچی دوایکە بەڵام ئەو کاتی کە من هاتم بۆ ئێرە بۆ سلێمانی ئێستا زۆر پێشکەوتوو بووە تەنانەت هەموو لایەنەکانی تریش سەکتەرەکانی تریش بەرەو پێشچووە و هیوادارم کە باردۆخەکە باشتر بێ و بۆ لایەنی پزیشکێکەش من خوێندکارەکانی ئێوەم بینی و قسەم لەگەڵا کردن و ئێوە زۆر بە شێوەیەکی خێرا بەرەو پێشەوە دەچن و بۆ بوارەکەی منیش کە ئینتەرڤێنشنەڵ ڕێدیۆلۆجیزیە ئەو بابەتەم باس کرد بۆ نمونە ئەو ئافرەتەی کە شێرپەنجەی لایپۆمای هەبوو ئێمە لە ڕێگەی بەکارهێنانی کونێکی بچووکەوە لە ڕێگەی ئەو ئامێرەوە ئەچینە سەر ئەو شادەمارە ئەو خوێنبەربوون لەوێ داکەم ئەکەینەوە و ئەو گرێژ لەوێ داکەم دەکەینەوە و لە ڕێگەی AVN-ەوە ئێمە دەتوانین پێویستی بە هیچ نشکەریەک نەبێت تەنها لە ڕێگەی بەکارهێنانی وایەرێک و بۆریەکی تایبەتەوە ئێمە چارەسەری ئەوەکەن کە خوێربەنبوون و برینی دواتر زۆر کەمتر دەکاتەوە و زۆر چارەسەری کێشە ئەکات بەبێ ئەوەی کە هیچ نشکاریەک بکرێت و ئەمە پێشکەوتنێکی زۆر گەورەیە لەم بەشەدا لە پزیشکیتە ئێمە لە ئێران بە تەواوەتی ئەمەمان هەیە و ئامادەیە و پێشکەوتنیشمان هەیە لە عێراق و لە ئەفریقا و لە لوبنان و لە ئەفغانستان و ئەوان هەمویان یەن بۆ لای ئێمە بۆ ئەوەی کە لە ئێمەوە فێر ببن و ئەو پرۆگرامی فێلۆشیپەی کە ئێمە هەمانە بۆ دکتۆرەکانی کوردستانیش پێمان خۆشە بێت کە بێن بەشدار دووبارە لە بواری پسپۆڕەکەی خۆتانە منەوا بینم کە لوتفێکی زۆرتان هەیە کە ئەفەرمونون کە خەڵکانی کوردستان بێت و لە ئێران فێر بێت و دەرگاتان بەردەوام کراوە بووە جگە لە کوردستان لە بەشەکانی تری عێراقا ئێوە هەمان پرۆگرامتان هەیە هیچ کارێکەکەن لەگەڵ زانکۆکانی تری عێراق جگە لە زانکۆی سلێمانی؟ بەڵێ لە کەربەلا ئێمە دەستمان کردووە بە داتابیسێک لە زانکۆکە زانکۆیەکی ناوی سەبتینە سەبتین کار ئەکات 2 مانگ پێش ئێستا و ئینشاءالله بۆ مانگی 12 داهاتوو خوێندکارەکان دەست بکەن بەوەی کە بێن بۆ لای ئێمە و لە ئێران فێر ببن و مامۆستاکانی عێراقیش بە هەمان شێوەیەن و ئەم پرۆگرامە ئامادە ئەبێ بۆیان بۆ خوێندکارەکانیان و ئیش دەکات و زۆر باش دەبێت و هیوادارم کە زانکۆی سەبتە باشترین زانکۆ بێ لە عێراق بەما تێگەم کە ببوورە بیرم چووکە ئەوە بڵێم ئێمە لەگەڵ زانکۆی هەڵەبجەشا لێکتێگەیشتنمان هەیە سبەی نەبیانەیەکەی من دەچم بۆ زانکۆی هەڵەبجە لەبەرەوەی ئەمانەیە هەمان لێکتێگەیشتنمان هەبێت بۆ ئاڵۆگەڕی پرۆگرامەکان و بۆ پرۆگرامی فێلۆشێ بوو بۆ کۆرسی بچک و بچووکیش ئەمانەوێت زیاتر لێکتێگەیشتنمان هەبێت یارمەتی دکتۆرەکان بێت بۆ ئەوەی زیاتر فێر ببن و بچوانن بچن ئاستێکی بەرزتر لە پەروەردەیاندا بۆ مناسبەتەشەوە لە باتی جەنابەت سوپاسی ئێران و نەخۆشخانەکانی ئێران و خەڵکی ئێران بکەم کە هەم لە کارەساتی کیمای بارانیکردنی هەڵەبجە و هەم لە کاتی کۆڕەوی خەڵکی کوردستانە
دەرگاکانی ئێران بڕووی خەڵکی ئێمە کرایەوە، دەرگەکانی خەستەخانەکان کرایەوە و یارمەتی زۆرتان داین. ئێمە خەڵکێکین کە هەرگیز چاکێوانەوان بیر ناچێتەوە کە چاکەمان بەرامبەرەکەن، لەبەرەوە سەرە بۆ دانەوێنم و زۆر سوپاس دەکەم. دوو لە دوای کۆتا جارەوە من لە دوای ئەو بۆمبەی هەڵەبجەوە بیرمە لەو کاتەدا من خوێندکاری پزیشکی بووم و هاتین بۆ سەردەش بۆ یارمەتی خەڵکەکان و خەڵکێکی زۆر لە ئێران و عێراقەوە هاتن کە لە هەڵەبجەوە بوون هاتبوون بۆ ئەوێ ئێمە یارمەتیمان و زۆر پێمان ناخۆش بوو و من ئەوەم لە بیرە و ئەمەوێت بڵێم کە ئایا پێشتر بەڕێستان جگە لەم کۆنفرانسێک کە ئێستا لێرن بۆ کۆنفرانسی بەشەکانی تر یان زانکۆکانی تری عێراق ئامادەبوونتان هەبووە لە زانکۆکانی تری عێراقا؟ ئێمە من چوون بۆ نەجەف جارێکیان بۆ ئەو نەشتەرگەریە بوو کە لەسەر نەشتەرگەری بچووک وە لە کەربەلاش بەشداریم کردووە و ئێستا یەکەم جارە کە بەشداری لە کۆنفرانسی پزیشکیاکەم لە سلێمانی، بەڵام پێشتر لە سلێمانی بۆم بۆ کاری تر لێرە بوون. حەزەکەم پرسیاری ئەوە بکەم هیچ بیرۆکەیەکتان هەیە دەربارەی ئەوەی کە ئاستی زانستی لە زانکۆی سلێمانی بەراورد بە زانکۆکانی تری عێراق چۆنە؟ بەڵێ من لەو باوەڕەدا کە زۆر گرنگە کە ئێمە ڕێگەیەکی ڕاست هەڵبژێرین بۆ پەروەردە. ئێمە مەبەستمان لە چییە لە پەروەردە؟ ئێمە ئەمانەوێت ببن بە دکتۆر بۆی کارمەتی خەڵک بن و تەمەنی خەڵکی درێژ بکەنەوە بە کەمترین گرفت و کێشە و بە کوالیتێکی زۆر بەرزی. ئەمە گۆڵی تەندروستیە. بۆ ئەم مەبەستە خوێندکارەکانی پزیشکی ئەبێت هەڵبژێریان لە نێوان ئەبێ کەسانێک بن لە ڕووی ئیتیکە و زۆر باش بن کە خەڵکیان خۆش بێت. نابێ ئێمە بڕۆین بۆ ئەو کەسانە کە یەن بۆ فێربوونی ئەم زانیاریان لە پێناو پارەدا. ئەمە گۆڵی ئێمە نییە لە خوێندکاری پزیشکە. لە ڕاستیە من خوێندکارەکانی کۆلێژی پزیشکی ڕۆڵێکی زۆر گرنگیانە. ئێمە هیوامان وایە کە کللتوری کورد و کللتوری ئێرانیەکان کە لەسەر ئەساسی ئیسلامیە پڕە لە بەهای بەرز. بۆ نمونە تۆ باست کرد حەزرەتون مەولانا قادری گەیلانی حەزرەت شێخ عەبدولقادر الگەیلانی و ئەوە کەسانەی کە بۆکو مەولانا لە ئێران جەلالەدین بەرخانی و حافیز و سعدی ئەمانە ئەبێ ئێمە یەکەم جار بچین بۆ بەها بەهێزەکان. لە دوای ئەوەدا خوێندکارەکان زۆر باشتر دەبن. خوێندکارە پزیشکەکان پێویستە زۆر هەوڵ بن، پێویستە هەموو شتێک فێر ببن. لەبەر ئەوەی پزیشک بەڵێ دکتۆرەکان کاری خوان ئەوەیە کە جگە لە بەرپرسیارەتەکانیان بەرامبەر بە خەڵک ئەگەر ئێمە ئەمە چارەسەر بکەین ئەکیدم لەوەی کە ئەوانەی کە لە کۆلێژی پزیشکی دەرەچن زۆر ڕۆڵێکی گرنگیان هەردووکمان هاوڕاین و بینەرەکانیشمان هاوڕان لەسەرەوەی کە گرنگترین زانست و گرنگترین ئاین بۆ هەمومان بریتێ لە مرۆڤایەتی. ئەگەر ئێمە مرۆڤ بین ئەو کاتە ئەتوانین خزمەتی مرۆڤایەتی بکەین بە جیاوازی ڕنگ و ئاین و ڕیس یان عێرقیانەوە بەبێ جیاوازیکردن. هەر ئەمەش ئامانجی هەر هەمومانە. جەنابی پرۆفیسۆر حەز ئەەکەم لە بوارەکەی حەزەکەم لە بوارەکەی جەنابتە لە پسپۆڕەکەی جەنابتە کە ئاماژەت بۆدا ئێستا کار لەسەر ئەو ئەپرۆچاکەن کار لەسەر ئەو ڕێگایە ئەکەن کە پێوترێ مینیمەڵی ئینڤەیزڤ ئەپرۆچ کارکردن بە کەمترین دەستکاریکردن کە بریتە لەوەی لەباتیەوەی کە بۆ نمونەگەر شتێک لە ناو سەری کەسەکە هەبێ کاسەی سەری هەڵگرن
تەنها کونێشی بچووکەکەنە سەری و لێەوە داخڵە بوون ئەوەی کە پێویستەکە بیکەن ئەیکەن. حەزەکەم پرسیاری ئەوە بکەم ئێمە ئاگدارین لە ئێرە بڕێکی زۆر لە دکتۆرەکانی وەکو جەنابەت لە ئێران لە پرۆفسۆرەکانتان جگەلەوەی خۆیان لە ئێرانە کۆلێژی پزیشکیان خوێندووە خوێندنی باڵایان لە دەرەوەی ئێران تەواو کردووە. هەندێکیان لە فەڕەنسا، هەندێکیان لە ئەمریکا، هەندێکیان لە بەریتانیا. هەڵبەتە ئەوەش هەر هۆکاری ئەوەیە کە ئێران ئێستا لەو ئاستە بەرزەی پزیشکیە. بەڵام ڕێک لە پسپۆڕەکەی بەڕێستا ئەوەی کە ئێستا لە ئێران ئەکرێت لە بواری بەکارهێنانی تیشک بۆ تەداخولکردن وەکو ئینتەرڤێنشن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان بە تایبەتی لە بواری مێشک و دەمارە هەمان ئەوەیە کە لە وڵاتە ئەوروپیەکان و کشوەرەکانی ڕۆژئاوایە ئەکرێت. لە ڕاستیدا من پێویستە ئەوە بڵێم کە ئاستی پزیشکی بە تایبەتی لە بوارەکەی مندا ئێمە گەین ئاڵوگۆڕی جگەرە ئەەکەین چاندنی جگەر ئەەکەین لە ئێران کە لە ئاستێکی زۆر بەرزایە لە ئێراندا لەبەرەوەی لە دوای ئەو گۆڕانکاری کە لە ئێراندا ڕوویدا لە سیستمی ئێراندا ئێستا کاتی ئەوە نییە کە باسی ئەوە بکەم کە ئێمە چۆن بڕیاریێن کە چۆن بەڕێوەی ئەبین لەبەرەوەی بەڕێوەبردننی ئەمە زۆر زۆر گرنگە. ئێمە ئەچین بۆ تەندروستیەکە ئێمە بە تیم ئیش ئەەکەین ئێمە لەگەڵ سیستما کار دەکەین ئێمە لەگەڵ پزیشکی خێزانیدا کار دەکەین و ئێمە سیستمی تەندروستیمان بیمەی تەندروستیمانەیە بەڵام سیستمەکەی ئێوە لە عێراق باش نییە بەڵام ئەوە گرنگە لەبەرەوەی چارەسەرکردن باشە بەلێەوە بەڕێوەبردن لەبەر ئەوەی پەروەردە زۆر لە ئاستێک بەرزترایە لە پزیشکی ئەوە ئێمە لە ئێرانیش ئەمەمان هەیە و یەکسانی و دادپەروەری لە پزیشکیدا مانای ئەوەیە کە تۆ ئەبێ هەموو شتێک بەرهەم بکەیت بۆ هەموو کەسێک بۆ ئەو کەسانەیە کە لە دەرەوەی شار دەژین لە لادیەکانە ئەژین ئەو کەسانەی کە لە دەرەوەی سلێمانی و هەولێر ئاژین ئەبێت هەمان ئاستی دابینکردنی پزیشکی هەبێ ئەمە مانای ئەوەیە کە یەکسانیت هەیە و ئەبێت ئەو خزمەتگوزارانەی کە هەتا بۆ هەموو کەسێک ئەبێت و ئەبێ خەڵکیش بتوانێت ئەم سەرڤیسانەیان دەست بێت ئەم خزمەتگوزاریان دەست بێت ئەمەش زۆر گرنگە بۆ بەڕێوەبردننی نەخۆشیەکان بۆ نمونە ئەگەر سێری وڵاتی ئەمریکا بکەیت لە کاتی کۆرۆنادا بۆچی زۆرترین لەبەرەوەی لە خراپترین سیستەمە تەندروستیەکانی دنیایان هەیە لەبەرەوەی کە بە تەواوەتی پرایڤەتە لەبەرەوەی بە تایبەتی کە خەڵکە بێت لە گیرفانی خۆی پارەکەی بە لەبەر ئەوەیە کە مردیان زۆر بوو لەبەر ئەوەیە لە وڵاتی ئەمریکا تۆ یەکسانیت نییە لەبەرەوەی پارە بڕیار لەسەر ئەوە ئەیە کە کێ بتوانێت دەستی بە پێداویستە پزیشکیەکان بکات خواردن و تەندروستی پزیشکی پێویستە بۆ هەموو کەسێکە بێت و خواردن و بیمەی پزیشکی و ماڵ پێویستە بۆ هەموو کەسێک هەبێت لە هەموو شوێنێک من باوەڕم وایە کە زۆربەی خزمەتگوزاریە تەندروستیەکان بە تایبەتی خزمەتگوزاریە تەندروستیە سەرەتاییەکان پێویستە بۆ هەموو کەسێک ئامادە بێ و ئەمەش ئاستی ئەەکەم بە کورتترین پرسیار لە خزمەتی جەنابتانە ئایا هەستەکەیت وڵاتی ئێمە لەو ئاڕاستایە کە خەڵک بتوانێت زۆرتر سوود لە خزمەتگوزارە تەندروستی پزیشکەکانی وەرگێت یان بە پێچەوانەوە نەعەدالەتی زیاد دەکات ئێوە پێویستە جگە لەوەی کە ئێوە زانستی تەندروستیتان بەرەو پێشەوە ئەبن و پەروەردەتان بەرەو پێشەوە بن و خەستەخانەکانتان نەخۆشخانەکانتان نابێ بیرتان بچێ کە پێویستە بە شێوەیەکی سیستماتیکلی ئیش بکەن بۆ ئەوەی کە ئێوە بتوان نێتوەرکێکی بەخۆت پەیوەندێکی بەخۆت
و بیمی تەندروستیتان بێ. ئەگەر ئەمە لەبیر بکەن پێشکەوتنتان لە لایەنی پزیشکیە ئەبێتە هۆی جیاکاریەک لە کۆمەڵگا. هەندێک کەسی دەوڵەمەند ئەتوانن و هەندێک کەسی هەژار ناتوانن ئەو خزمەتگوزاریە تەندروستیانە بەدەست بێنن. بەسپاسیشی زۆرەوە بۆ جنابی پرۆفیسۆر دکتۆر حوسین قەناعەتی سەرۆکی زانکۆی زانستە پزیشکیەکانی تاران. یەخوا بەخێر بێیت، پێ و قەدەمت لەسەر سەرمانە، اینجا لەسەر چاومانە. سوپاس کە لێرە بوویت. شەرەفێکی گەورەیە کە میوانی ئێمە بوویت، خۆت ساحێب ماڵیت. زۆر سپاس. بینەرانی بەڕێز، مرۆڤ لە خزمەتی ئەم جۆرە مرۆڤە مەزن و گەورانەیە، هەرچەندێک ببێت هێشتا کاتەکە کەمە. بەڕاستی شەرەفێکی گەورە بوو کە سوپاس بۆخوا توانیم لە خزمەتی جەنابی پرۆفیسۆر دکتۆر حوسینی قەناعەتیا بم و خزمەتی ئەوە بکەم بە زانیاریە فراوانەکانی هەم لە بواری پزیشکیە هەم لە بواری مرۆڤایەتیە. و سوپاس بۆ خاتوو سارا یاسین کە خوێندکاری چوارەم ساڵی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیە کە وەک متەرجم کاری کرد لەگەڵماندا. ئینشاءالله سبەینێ لە بەیانی لە پاشنی ڕۆژ ئاگەڕەوە خزمەتتان بۆی کۆمەڵێکی تر لە میوانەکان بدوێنین. هەتا ئەو کاتە هیوای کۆتای هەفتەیەکی ئارامتان بۆ خوازم. ڕۆژ و ڕۆژگارتان شاد، بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.